ساد نویز مناوڕە تۆفیقم دەڵخێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەشتینەوە. دادگای باڵای فدرالی هەمیشە کە باسی دادگای باڵای فدرالیە بێت باز لە یەکلایکردنەوەی دۆسیەکان، یەکلایکردنەوەی کێشەکان، ڕەتکردنەوەی هەندێک بابەتی دەستوری و یاسایی ئەکرێت. ئەم دادگایە باڵاترین دەسەڵاتە لە عێراقدا. کاتێک کە لە ئەنجومەنی نوێنەرانەوە بڕیارێک دەرەچێت، دیارە ئەگەر تەعنێکی لێ بدرێت، ڕاستەوخۆ دادگای باڵای فدرالی ئەو یاسایە وەستێنێ. بەڵام کاتێک کە کاری لەسەرەکا و یەکلایە کاتەوە زۆر جار بابەتەکان لە بەرژەوەندی ینی هەموو عێراقیەکان یاخود لایەنی بەرژەوەندی خوازە یاساکە یەکلایە کاتەوە. تازەترین ڕەتکردنەوەی بۆ سکاڵایەک بوو لەسەر سێ قانون کە ئەوانیش گەڕانەوەی زەویزارەکان لە کەرکووک، واروەها یاسای باری کەسێتی و ئازادکردنی زیندانی سیاسیەکان کە ئەمەیان تایبەت بوو بە سونەکان. سکاڵای لەسەر کرابوو، بەڵام دادگاکە بینیمان ینی ڕەتی کردەوە هەندێک جار بەهۆی ئەم ڕەتکردنەوانەوە، ینی چاودێرانی دۆخی سیاسی عێراق بازەوا کرد کە دادگای باڵای فدرالی بە سیاسیە بێت و زۆر جاریش کە بابەتەکان لە بەرژەوەندی لایەنی بەرامبەر یەکلا کاتەوە دەڵێن دادگای باڵای فدرالی دادگایەکی یاسایی و دەستوریە لە پێناو یەکلاییکردنەوەی یاسایی کێشەکان قساکە. ئەمشە گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە و ڕۆڵی دادگاکە و ئەو بڕیارانەی کە دەریەکە و ئەو یاسایانەی کە یەکلایە کاتەوە لە ڕووی یاسایی و هەروەها لە ڕووی سیاسی. با میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم دکتۆر تا حەمامین ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق کە بە سوپاسەوە لە ستودیۆ لەگەڵمایە بەخێر بێت. دکتۆر ماوەشی زۆری شەدیارین بەخێر بێت. خۆشحاڵی نزیک. هەروەها بەڕێز پەیڕۆ یاسین شرۆڤەکاری یاسایی کە لە ستودیۆکانمان لە شاری کەرکووک میوانوانە. کاک پەیڕۆ جەنابیشت بەخێر بێ، خۆشحاڵین بە ڕوخسەتت دکتۆر تابا لە کاک پەیڕۆ دەست پێ بکەین چونکە با ڕۆ یاسایەکە لەو پرسین باشترێکە. کاک پەیڕۆ ینی بابەتی دادگای باڵای فدرالی هەمیشە ینی بەشێکی زۆری لایەنە سیاسیەکان لە عێراق پشتی پێبەستن و بەشێکی زۆریش لە هاوڵاتیانی عێراق بە کورد و سونە و شیعەوە پشتی پێبەستن لە یەکلاییکردنەوەی دۆسیە قانونیەکان لە عێراقدا. تازەترین بڕیاریشی یەکلاییکردنەوەی ئەو بابەتە بوو کە باسم کرد. ئەمێ سەرەتا لە ڕووی یاساییەوە ینی جەنابەت تیشک بخەیتە سەر بڕیارە گرنگەکانی دادگای باڵای فدرالی عێراق کە باڵاترین دەسەڵاتە. ئەم دادگایە ئەتوانین بڵین تەواو یاساییە و ئەتوانێ بڕیارەکان لە چوارچێوەی ڕەهەندە یاسایەکانیدا یەکلا بکاتەوە یاخود نەخێر. بەڵێ سەرتا سوپاسان دەکەم. بەڕاستی دادگای باڵای باوڵەت دادگای ئیتیحادی بەڵێ پێچێ کاک پەیڕۆ نازام نەما سوڕی نەما باش ئەچمەوە وەلای دواتر. بەڵێ دکتۆر تابا هەر ئەو پرسیاری کە لە کاک پەیڕۆم کرد کە ویستم ینی لە ڕۆی یاسایەکەوە ینی گرنگی و ڕۆڵ و هەروەها ڕەهەندی بڕیارەکانی دادگای باڵای فدرالین بۆ ڕوومکاتەوە بە لە ڕۆسیاسیەکەەوە ئەم پرسیارە بۆ بەڕێزت بێ. ئەم دادگایە تەواو یاساییە خود نەخێر ڕۆ یاسایەکەش ڕۆڵە بینێ لە یەکلاییکردنەوەی زۆرێک لە بابەتەکانی ئەم دادگایە. زۆر سپاس کاکەوڕێ، سپاس ڕاستی مشتاق بووین کە جەنابیشمان بینیوە. منیش بە هەمان شێوە خۆشحاڵم بەڕێزن. خۆی بنەمای نظامی سیاسی لە عێراقا لەسەر بنەمای تەوافقی سیاسی دروست بووە. تەوافقی سیاسی ئەوەیە کە تۆ اعتیماد نەکرێتە سەر بڵێن زۆرینە و کەمینە، چونکە تۆ ئەگەر حساب لەسەر زۆرینە و کەمینە بکەیت تەوان لایەنێک لە لایەنەکان، چونکە تۆ سێ پێکاتی سەرەکیت هەیە لە عێراقا و زائیدەن هەندێک لە پێکاتەکانی ترکە بڵێن مجتەمەعی عێراقی کۆمەلگای عێراقیان دروست کردو. بەڵام سێ پێکاتە سەرەکیەکە کە باڵەدەستن لە عێراق و دەسەڵاتیان بەدەستەوەیە کورد، عەرەب، سونە و شیعە. ئەم تەوافقە سیاسیە و کەوا دروست بووە هەڵبەت دام و دەستگای یاسی و دەستوری و تەشریعەکانیشیان لەسەر ئەو بنەمایە دروست بووە و کاتێکیش کە بابەتێکی سیاسی یا بابەتێک هەر مشکیلەیەک هەر با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان ئاراستەیەک لە ناو با بڵێن هەر سێ کوتلەکە هەر سێ پێکاتە سەرێکیەکە دروست بێت ئەبێ بە تەوافقی سیاسی یەکلایی بکرێتەوە، باڵانسێکە بێت لەو نێوانە، باڵانسێکە بێت. بڵێ لەبەرەوە کاتێک کە ئیتە سەر بابەتی با بڵێن دادگای فیدرالیش ئەو
ئەو مەشاکیلانەی کە ڕوبەڕووی ئەکرێت یاخۆ قەزیانی کە بە ڕوبەڕووی ئەکرێتەوە هەڵبەت پێشتر ئەبێت تەوافقی سیاسی لەسەر کراوی واتە حیزبەکان لایەنەکان دانیش بێتن و هەر یەکە بە پێی بڵێن جۆر و نەوعەتی ئەو قەزەیە کە لە بەردەستیاتی هەڵبەت اتفاقاتەکرێت لەبەرەوە دادگای با بڵێن دام و دەستگاکانی حکوومەتی عێراقی بنەما سەرەکیەکەی تەوافقی سیاسیە کە ئەمە لە سەردەمی جەناوی مەم جەلال ڕەحمەتمی ئەمانە یەکلا کراتەوە چونکە بەڕاستی ئەگەروانە بووە هەڵبەت لەوانەیە عەرەب بە سوننە و شیعە و بە تایفەکانی تریشەوە لە زدی کورد هەڵبسانایەوە وەکو جارانی لێ دیکتاتۆری دروستە و هەرچەند ینی ئێمە ئەگەر ئەو نقطەیەمە لەبیر نەچێت ینی عەقڵێتی عەرەبی عەقڵێتێکی مەرکەزیە ئێستا جوابی دەکەنەوە ئێستا هەروایە ینی هەر فرسەتێک بێنن ینی ئەکەونە ئەوەی کە با بڵێن لا مرکزیت ولا ئەنێن و مرکزیت زیاتر باڵاکەن بە تایبەتی لەم کێشانەی کرد لەم نزیکانە بڵێن کە ڕوویە مەسلەی بودجە و مەسلەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و ئەوانە کە بینیمان عێراق چۆن ئەو مرکزیەتی خۆی بەکاری هێنێنەوەی کە شوڕتەکانی خۆی فەرزکە کە بەداخیشەوە هەرێمیش ڕەنگە بڵێم تا حدێکی زۆر نەیتوانی ئەو تەوافق لە بینی خۆی و بڵێن مرکزە دروستکە بۆی هیچ نەبێت بەلایانی کەمەوە موچەخۆرانی هەرێمی کوردستان تووشی گێر و زۆر جار بیانووی ئێ بەدەست بەغاوە بەغا ژەمانەی قۆستەوە و ئەو ینی حەزە شمولی و حەزە ینی چۆنەڵی باڵا دەستی و وەلانانی دیموکراسی پەیڕەو کرد ئێوە ئەنجامەکەی بوو کاکاوڕێ ئێمە لە ڕەنگە بڵێم لەو کاتێک کە ئێمە لە پەرلەمان بووین لەو کاتەوە ئێمە وەکو فراکسیۆنێکیەتی بە بەردەوامی داوای ئەومانە کرد کە ئەم مەسلەی مشکلەی داهات و مەسلەی موچە و ئەوانە وردە وردە قسەی لەسەر بکرێ و وردە وردە بێتەوەی کە لەگەڵ حکوومەتی عێراقیەت بڵێن ئیشکالێتەکان نەمێنێت یەکلا بکرێت ینی تقریبەنەوە چەند ساڵەکە ینی لە حدودی لە 2014 تقریبا وایە ینی بەڕاستی بڵێ ینی جەمان بڕا تا ئێستا ئەوە یەکلا نەکردەوە ئێستاش بەم پەلە پرۆسکەیە ئەمڕۆ وڵاتێک هەواڵێکی ترم بینی وەڵا کێشە دروست بۆ مانگی دوو ئێدە کاکەخر ئێوە تۆ لەلایەکە تۆ زەحلە کرد بەجددی ینی لە ماوەی ڕۆژە سەیرە ینی ئەم شتانە على كل حال من بەسم یەک نقطە ینی تۆ کاتێک کە تەعاملی سیاسی لەگەڵ بەرامبەرەکەتەکەی بە تایبەتی عەرەبی سوننە و عەرەبی عێراقی هێشتا ئەو عەقلەتە مرکزی کە هەیە وەختی خۆی کە پێی تەعاملیان لەگەڵا کردووە هێشتا وەکو میراتێک هەر ماوە ینی مەبەسم لێرە ئەوەیە ئەگەر بە قسەی خۆمان ینی شتا عامێکی خۆمان ئەگەر شەقی ئەمریکا و غەرب نەبێ بەڕاستی نایان لەگەڵمانە دانیشن بابین بە حوسن ڕەزانی قەنەعەتم نییە یانی بەڵام زروفە سیاسەکە ئەبینی ئێستا شەرقی ئەوسەد بە گۆڕانکاریەکی زۆر خێرایە ڕواکەوتنی سووریا و جنوبی لوبنان و شەڕی غەزە و ئەمانە هەمووی بێدەسەڵاتبوونی ئێران لە ناوچەکە بێدەسەڵاتبوونی و کەمبوونەوەی نفوزی ئێران لە مەنتیقەکە و ئەمانە هەمووی تەئسیراتی خۆی هەبوو هەروەها ئەو طموحاتانەی کە تورکیا شەیەتی ینی ئەگەر تۆ ئەوەش بۆ خۆی هەر تەئسیرێکە لەبەرەوە ئەمریکا ئەوێت بە هەر چۆنێک بێت باڵادەستی خۆی لە مەنتیقەکەیە بهێڵێتەوە بە نفوزی ئێران لە مەنتیقەکە کەم کاتەوە ڕێگریش بکات لە فراوانبوونی نفوسی تورکیا ینی ئەمەش بۆ خۆشی نقطەیەکە کە لە مەنتیقەیە ڕوویە باش دواتر دێمەوە خزمەت جەنابەت لە بابەتی پەرلەمانیە پرسیارەکەم چکە باسی ئەوت کرد کە هەر یاسایەک یاخود هەر قانونێک کە پێشتر دێتە پەرلەمانەوە یاخود دێتە ئەنجومەنی نوێنەرانەوە ئەبێت تەوافقی لایەنە سیاسەکانی لەسەر بێ و گفتوگوی لەسەر کراوە لە دەرەوەی مەبدەئیە نەبێ وابێت دواتر دێمە سەر ئەو باسانە باچێم لای کاک پەیڕەو کە لە کەرکووک لە سودەکارمان لەگەڵمانە کاک پەیڕەو ینی بابەتی دادگای باڵای فدرالی دکتۆر تەها ڕۆ سیاسەکەی خستە ڕوو ینی پێویستە ینی بابەتەکانیش تا ڕادەیەک تەوافقێکی سیاسی لەسەر بێت اینجا ئەو کاتە زۆربەی زۆری بابەتەکان و قانونەکان یەکلا ئاوێتەوە بەڵام قانونێک جاری وا هەیە کە ئەو سێ قانونی کە بێکەوە تەمشیە بوو لە ئەنجومەنی نوێنەران باجارە باسەکەمان ئەوە بێت ینی ئەو سکاڵایی کە لەسەری بوو ینی تا ڕادەیەک وای کرد قانونە هەر سێ قانونەکە بێکەوە بۆستێنێت بەڵام دادگای باڵای فدرالی ئەو بابەتی یەکلا کردەوە و ئێستا قسەکە ئەوەیە زۆر کەس زەوترێ زۆر کەس باسیێواکە کە دادگای باڵای فدرالی کاتێککە بڕیارێکەدا بڕیارەکان سرف سیاسیە نەگی یاسایی بەڵام من ئەمەوێت جەنابەت چکۆک و شرۆڤەکارێکی یاسایی تۆ دادگاکە چۆن نەبینیت ئەو بڕیارانەی کە ئیدا لە بەرژەوەندی هەموو عراقیەکان لە بەرژەوەندی هەر سێ پێکاتەکە
بابەتەکانی بە تەواو یاسایی یەکلاکاتەوە یاخود نەخێر. بەڵێ بەدڵنیاییەوە من پێم وایە کە دادگای باڵای عێراقی دادگایە کە هەڵبژێردراوی پەرلەمانە. طبعاً ئەم دادگای خۆی بە تەوافقی سیاسی دانراوە. ئەو کێشەکە لەوەیە خۆی بە تەوافقی سیاسی دانراوە کە دوو ئەندامیان ئەبێ شیعە بێ و دوو ئەندامیان ئەبێ سوننە بێ و دوو ئەندامیان کورد بێت و دوو ئەندامیان با بڵێن لە بەپێی ئەو ڕێککەوتنێک لە پەرلەمانە ڕێککەوتنێکی سیاسی لە دەرەوە و ئیجاتر لە پەرلەمانە ئەندامانی ئەم دادگایە هەڵبژێردراون و دەنجیان پێدراوە و محکەمەی ئیتیحادی پێ دامەزراندراوە. ئەمە هەر خۆی لە خۆی داوەها دەکات کە هەیمنەیەکی با بڵێن سیاسی بەسەرەوە بێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا تا ڕادەیەک دادگایە کە دامەزرێنراوە بۆ پاراستنی دەستوری عێراق بۆ یەکلایکردنەوەی ئەو یاسایانە ئەو بڕیارانەی کەوا لە محاکمی عێراقی دەردەچێت و لە پەرلەمانی عێراق دەردەچێت تا بزاندرێت ئایا دژ بە دەستوری عێراق و بەرژەوەندیەکانی خەڵکی عێراق یاخودنا. بۆیە زۆربەی کاتەکان لە دادگای باڵا سکاڵا تۆمار دەکرێت چونکە دادگای باڵا بەرزترین دەسەڵاتە لە عێراقدا بۆ یەکلایکردنەوەی ئەو کەیسانی کەوا کێشیان لەسرە و هیچ تانەیەک لە بڕیارەکانی ئەوان نادرێت. واتە شوێنێکی لەوان بەرزتر نییە تا بتواندرێت تانەیەک لە بڕیارەکانیان بدرێت بۆ یەکلایکردنەوەی هەر پرسێکەوە پێیان ئەسپێردرێت یان هەر کەیسێکەوە پێیان ئەسپێردرێت. باشە کەواتە لێرەدا ئێمە بەڵێ فەرموو وەکو یەکە لە سەرەتاوە باسم کرد بەڵێ لە سەرەتاوە باسم کردکەوە ئەم بابەتە هەیمنەیەکی سیاسی پێوە دیارە. بەڵام لەگەڵ ئەوەشدا ناتوانێت بەزەقی شتەکان بۆ لایەنێکێک لای بکاتەوە زائیدەن لەبەر ئەوەی ئەندامی هەموو لایەنەکانی عێراقی تایە قازیەکان بە تەوافقی سیاسی دانرانوێ ناتواندرێت بە ئاسانی بڕیارێک ئەگەر بە تەواوەتی دەستوری نەبێ پێیدا تێپەڕێندرێت و بەلاری بڕوات. باشە سا ئەو سکاڵایی کە لەسەر هەرسێ یاساکە هەبوو ئەوەی گەڕانەوەی زەویزارەکان لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان هەروەها یاسای باری کەسی هەروە ئازادکردنی زیندانە سیاسیەکان دەتوانین بڵین تەواو بڕیارێکی یاسایی بوو کە دادگای باڵای فێدرالی دوێنێ کە ڕەتی کردەوە سکاڵاکە لەسەری. بەڵێ من ئەمێ ئەوە ڕوون بکەمەوە کە خەڵک لە تێنەگەیشتووە لەوەی کەوا ئایا تانەکە چی بووە لە محکەمەی ئیتیحادی. تانەکە لە یاساکە نەدراوە بۆ زانیاریتان ئەم زانیاری ڕەنگە زۆر کەس نەزانێت تانە لە محکەمەی ئیتیحادی لە یاساکان نەدراوە لە چۆنیەتی دەنگدان بە یاساکە دراوە. ینی گرفتەکە ئەوە بووە بەو شێوازە بەڵێ تا وازەح چۆن دەنگدان بەڵێ یعنی تانەکە لە یاساکە نەدراوە نەنووتراوە کە یاساکە بە شێوەیەکی نادەستوری بەڕێوە با بڵێن دەرکراوە یان دەنگی پێدراوە لەسەر مەوزوعی ئەوەی کەوە هەر سێ یاساکە لە یەک سەبەتەیە کۆکراونەتەوە و دەنجیان لەسەر دراوە. ینی ئەمە بۆ تانەکە لەسەر ئەوە بووە نەک لەسەر ئەوەی کەوە ئەم یاسایانە نادەستورین و بەڵێ بەو شێوازەیە بۆ ویستم ئەم ڕوونکردنەوەی بدەم بەڕێستان و بە هاوڵاتیانی عێراقیش بەگشتی کەوا تانەکە دەو شێوازە بووە نەک ئەوەی کەوا نادەستوری بە یاساکان. بۆیە محکەمەی تەمیز کە جیاوازە لە محکەمەی ئیتیحادی بە نووسراوێک بە محکەمەی ئیتیحادی ڕاگەیاند کە ئەم بابەتە تایبەت نییە بە محکەمەی ئیتیحادی اختصاصی نییە. بۆیە ئەمر ولایەکەی لادا و ئەو بوو کەوتەوە کار یاساکە و ئێستاکە لە دوای بڵاوکردنەوەی لە جەریدەی وەقایع العێراقیە ئیتر بە تعلیماتدا ئەبەزێ بۆ وەزارەتی عەدل لە وەزارەتی عەدلەوەدا ئەبەزێ بۆ هەموو جومگەکانی با بڵێن دائیرەی تاپۆ و تەسجیل عەقاری کە ئیتر بڕیارەکە کاری پێ بکرێت و زەوی وزارەکان بگەڕنەوە بۆ خەڵکە ئەسڵیەکانی خۆیان و عەرەبە هاوردەکانیش تەعویز وەربگرنەوە.
زۆر چاکە کاک پێڕۆ دەست خۆش دێم و خزمەت جەنابەت بۆ کۆمەڵی بابەتی دیکەی یاسایی دکتۆر ینی بابەتێکی گرنگی وروژان کاک پێڕۆ بەڕاستی ینی تانەکە لەوە بوو کە سێ پرۆژە یاسا پێکەوە لە یەک سەبەتەدا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ینی تەمشیە کراوە دەنگی لەسەر درراوە چکە جەنابەت ئەندامی خولی پێشووتری ئەنجومەنی نوێنەران بووی ینی تەبیعەتی دەنگدان لەسەر پرۆژە یاساکان چۆن بوو و کاتێک کە پرۆژە یاسایەک دەنگی لەسرە درێ ئەو بێ بە قانون ینی ئاسایی نییە سێ پرۆژە یاسا یاخود چەند پرۆژە یاسایەک بەیەکەوە بکرێنە قانون یاخود نەخێرەبێت دانە بەدانە هەمووی کۆی دەنگی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بەدەستبێنێ خۆی هەر قانونێکیەتە پەرلەمانی عێراقەوە هەڵبەت ئەبێت یەکەم جار بە سێ مەرحەلەیەت هەیە پەڕێت هەر سێ مەرحەلەکە ئەبڕێت و دەنگدانی کۆتایی لەسەر ئەدرێت طبعا نەبێت هەر یەکەی بەجیا چکە تۆ خوێندنەوەی بۆ بکرێت خوێندنەوەی یەکەم و دووەم و سێمی بۆ بکرێت ئەو بەفعلی وابوو یعنی ئەو دەنگدانی کە کرابوو لەسەر قانونەکان هەندێک لە ئەندام پەرلەمانەکان وابزەم شیعەکان بوون بزەبت نازانم تاعنیان لێیا بوو کە ئەم دەنگدانێکی یاسایی نەبوو هەڵبەت دەدگای فیدرالی لەسەر ئەساسە هەڵی پەسەر تا لێکۆڵینەوەی خۆی کاتەوەوە وابزانم دوێنێ بوو دوێنێ بەڵێ یەکلای کردەوە کە یاساکان سارین مەفعول و جێبەجێکرێت و وابزانم گشتاندنیشی بۆ کرد کە بۆ هەموو دادگاکان ئەمری تەنفیزی بۆ دەرکردن کە جێبەجێ بکرێن باشە کەوتوێتی یاسایی نییە بۆ ینی بۆچی یاسایی نییە کە بەم شێوازە دەنگی لەسەردراوە ئێوە شتیواتتان ڕوبەڕوو بوو مەسەلەکە لێرە چییە مەسەلەن تۆ لەوانەیە ئەم یاسایانە لە جێگەی ڕزامەندی هەندێک لە کوتلەکان نەبێت بۆ نمونە احتیمالە بە دوای سەغڕەیەکی یاساییە ئەگەڕێت سەغڕە یاسایەکە کاتە مەوزوعێک تەقدیمی پەرلەمانێکە ئەم یاخود تەقدیمی وەکو تاعنێک تەقدیمی پەرلەمانی با بڵێن دادگای فیدرالی کات بۆی کە سەر لە نوێی عادە نەزەری لەسەر بکرێتەوە کە ئایامە یاساییە هەسیانی چکە قەراراتی با بڵێن محکمەی فیدرالی قەراراتی حتمیە بۆیە ینی ئەویش با بڵێن وەکو دادگای لێ نادرێت بەڵێ دادگای فیدرالی تەدەخولی تیا کردو و یەکلای کردەوە بابەتی یەکلایکردنەوەی زۆربەی ینی کێشەکان یاخود ئەو بابەتانی کە دێنە نێو پەرلەمانی عێراقەوە جەنابی شدیانی ئاماژەت پێدا پێشووتر ینی ئەبێ تەوافق و ڕێکەوتنێکی سیاسی هەبێ بە دیاریکراوی لە نێوان هەر سێ پێکاتە کورد سونە ینی شیعە و ئێستاش خۆمان نەزانین ینی لەم خولەیە و لەم حکوومەتی لە بابەتە هەستیارەکان لە بابەتە سیارەکان بەڵام بابەتەکانی دیکە کە لەوە چ زۆر ئەمەی ئەم بابەتی نەوێم تەوافق مەشارعی قانون و ئەوانە مەسەلەن لایەن سەر و کۆمارەوە ئەنێرێت لەوانێت لە ئەنجومەنی وەزیرانەوە هەندێکی بنێرێت ئەمانە ڕەنگە پێویستی بە تەوافق نییە پێویست نەکات مەسەلەن پەیوەندیدارە بە هەندێک لە بابەتی وەزارەتەکان لە احتیمالە پەیوەندیدار بێ بە وەزارەتی خارجیە پەیوەندیدار بێ بە وەزارەتی داد ئەمانە یعنی ئۆتۆماتیکیان ئەڕوات و هەمووشی نسخەیەت ینی پێشەوە نسخەیەتە لای ئەندام پەرلەمانەکانی خوێندنەوە بەڵام ڕەنگە لە هەندێک بابەتی یاسایی لە مەسەلەی بودجەکە زۆر گرنگە ئەوە بێت ئەگەر خاڵێک جێگەی ناکۆکی بێت هەڵبەت ئەبێت ئمە بە بیرمانێت ئەو ساڵە نقطەیەکە بوو تقریبا 6 میلیارد بوو بۆ هێزی پێشمەرگەمان جیا کردەوە لە مناقەشە بوو لەسەر بودجەی عێراق یعنی ئەو 6 میلیارەمان جیا کردەوە لەوەی کە مادام بۆ حەشدی شعبیش ینی سەرفەکرێ و بودجەیەکی خیاڵی بۆ دانراوە هەڵبەت ئێمەش ینی جمو جەڵێکمان کرد لە ناواتان کرد بۆ پێشمەرگەش دابین بەتەنشید و موافقەتیشی لەسەر کرا ئەو ساڵە نازام سەرفکرا نەتیجەکەی بەس ئەوەی ئێمە لەسەر ماموو کردمان ینی خسمانە ناو بووجە و ئەو بزانم و چونکە و کاتە هیچ بڵێن هینێک نەبوو هیچ اتفاقێک نەبوو لە نێوان هەرێم و عێراقا هەر ئەو 300 ملیارە بوو ئەوزەم لە سەردەمی عەبدولمەهدیە بوو کە تقریبا 300 شتێک لەو ملیارە بوو ئەینار ئیتر نازم ئایا ئەمە لە زمانی 300ەکە بوو بێت یان نە ئەویان باشە بابەتی ینی یەکلایکردنەوەی ئەو تەوافقە سیاسی ڕاستە ئێسەمە بۆتە نەریتێک لە عێراقا و زۆرێک لە کێشەکانیش تا ڕادەیەک ینی بەم تەوافقە چارەسەر کراوە بەڵام زۆر جاریش هەر ینی لە چوارچەوەی تەوافقا ڕێکەوتن هەبووە بەڵام لە دەرەوەی بابەتەکان کە چۆتە بواری جێبەجێکردنەوە ینی ناحەقیقی زۆر هەبوو بەرامبەر بە بێشێ لە پێکاتەکان بۆ نمونە کورد بێ یا سون نەبێ بەڵام بە حکمەوەی کە شیعە زۆرینەیە زۆر جاریانی ئەم ناحەقییان بەرامبەر نەکراوە ئێمە ینی دوور نەڕۆین بابەتی یەکلایکردنەوەی زۆرێک لەو کێشانە کە بە تەوافق دەکرێت ئەوە تا دەنگۆی ئەوەشی لەسەر دروسە بێ و هەڵای ئەوەشی لەسەر دروسە بێ کە لایەنێک ڕەتی ئەکاتەوە باشە ڕێکەوتنە سیاسەکان ینی هیچ کاریگەریشی ئەوها گرنگیان نییە لەسەر بەڕێوەچوونی سەرجەم بابەتەکان بە ئاراستەیەشی ڕێک بۆی کە ئەم
چۆنڵی هەڵاو ئەم ناڕەزانی لێ نەکەوێتەوە ینی دکتۆر تا ئێمە بەنسبەت کوردەوەی کێشەمان هەیە و تا ئێساش بە بەردەوامی ئێمە قسە لەسەر و مەسلەیەکەین ئێمە لەناو خۆمانە تەوافق سیاسیەکەمان ینی زەعیفە ئەگەر بێت و ئێمە تەوافقی سیاسی لە نێوان هێز و لایەنەکان بە تایبەتی ئەوەی کە لە ساحەکە دەسەڵاتدارە و ئێنە ئەگەر بێت و ئەو تەوافقە سیاسی بە قووەت بکرێت و ئەو بابەتی کە پێوتێت دێگەڵا و خەتی وەسڵەی کە دێگەڵەیە ینی کاڵ بکرێتەوە لە هزر و فکری تاشی کوردیە من قەناعەتم وایە زۆڵە خەریب و تۆخیکەنەوە دوێنێ و پێرێ وەڕاستی بەداخەوە ینی ئەوە حاڵەتێکە هەمومان ینی دایمەن قسە ئەکرێت لەسەر ئەوە تۆ دوو هێزی سەرەکی هەیە لە هەرێمی کوردستانە و هێزێک ینی من تێناگەم ینی ئەگەر بێت و تۆ کوردستانێکی موحەدت هەبێت کە ئەگەر بێت و تۆ یەک استراتیژی و یەک هێڵی ئیشکردن هەبێ ینی زەرەکە لە چی ئەکەوێتەوە کێشەکە لەوایە ینی زۆر جار ئەمە وەکو نوکتەیەکی لاتۆم هێڵی شەمەندەفەرەکەی کە بە تەمان دروستکە من زۆر جار پرسیارەکەم باشە ئەگەر بگاتە دێگەڵا مەسەلەن هێنەکرێت مەسەلەن قیتارەکە بێ بگۆڕی لێ ینی مشکلەکە لێرایە ینی ئەگەر ئێمە بێت و ئەم هێڵی دێگەڵەیە نەهێڵین من قەناعەتم وایە ینی کورد مووقفی کورد بڕواناکەم لە هیچ پرسێکی سیاسیە زەعیف بێت بەقوترە بێ و کاتە طبعا بۆ جێبەجێکردنی و هەروەها داواکردنی داواکاریەکانیشمان لە بەغدا و لە بەرامبەر لایەنی شیعە بە دیاریکراوی بەهێسترە بێ وایە ینی ئەو کاتە تۆ ینی تۆ یەک ڕوئیات هەیە یەک استراتیژیت هەیە ئەگەر خلافاتی شەبێ ڕەنگە بۆ شێوازە نەبێت کە تەسیر کاتە سەر ڕێی عام و یاخود تەسیر کاتە سەر مووقفی کورد لە بەغا لەبەرەوە چکە ئێمە لەوێ ژیاوی نەزانین ینی بابەتەکان چێ زۆر جار هەبووە سی کرد لایەنێک پێش ئێمە کەوتووە و چوە اتفاقی کردو ئەنجا وەرن با یەک ڕێزی هیم بکەین بپارێزین کاکە تۆ چووی اتفاقی کردووە خە معقولە کە کەشفیەکەی شتەکە سیرەکەی ینی یەک ڕیزەکە بەو شێوازە نییە کە ئیدعای بۆ کرێت و وا لێکە پابندێکە بەسەر مۆزوعەکانە لەبەرەوە کێشە زۆرە ئەگەر بێت و مووقفی کوردی مووقفێکی یەکلایەنە بێت یەک استراتیژ یەک ڕوئیا هەبێت دڵنیام لەسەر هەموو پرسەکان هەتاکو لەسەر پرسی ئەم دوایی بوو جە و تەڵتین و ئەمانە ینی ئەگەر تەڵتۆن بکرێت چی ڕوئیات مەسەلەن ینی چی ئەبێت خۆ مویمۆیە بەو شکل و شێوازە بێ کە بەغداش داوایە ئاسانکاری کردو ئێمە کە لەوێ بووین چەندێک هەوڵمان نا کە فەرعی با بڵێن ڕافیدین بانقەکانی ڕافیدین و ڕەشید بڵێن لە کوردستان بکرێتەوە هەموو هەوڵەکانمان ئەگەیشتە مەرحەلەیەک و ئەوەستە ینی ئەگەر بکرێتەوە چی ڕوئە تێناکەم تۆ تیبایی هەیە ئەی باشە بۆ ئەوان نێن ینی هیچ نەبێ مەسەلەن خەڵکەکە قازانجەکە ینی فەرعی بانقی ناوەندی شەیە لە هی بەغدا هی باقی ناوەندی عراق لە هەولێر ئێخۆتۆنێ زۆر جا پارەکات کە تەحویلەکرێت لەو ڕێگەوە ینی هەتاکو پرسیاریشمان کرد بەڵێ بەتەشید پرسیاریشمان کرد بەبیرمێت ینی وتمان ئایا کێشەی جێ هەیە مەسەلەن بینا نییە یان شتێک هەتاکویشن لەو برادرانەی کە لە بانقی شێکر وتی وەڵی باوکم ئەگەرێکرێت ئێمە خۆمان چۆڵێکن بە ئەوان بێت چکە ئەزانم ئەوان زۆر بڵێن هینترن ینی سوودەکەی بۆ خەڵکەکە زیاترێکە چکە تۆ ئەنوا و عشقال لە سلفە و نازم سلفەی عقار و سلفەی چی و چی و چی و پێشینەکان بڵێ ئەمانە ینی قازانجی خەڵکی تایە ئێساش بەبیر مەوەزام دوای 2003 بوو نازەمە گرجەنا بەبیر بێ 100 معاشیانەیە بەهێن بەغا ئەیە ئێساش بەبیرمە بە بەیانووی نەبوونی سیولە لە هەرێمی کوردستان ئەوەش بێ بەشکرا خەڵکەکە بەشکرا ڕاست 2005 بوو نازانم چی نایە نازانم ینی لێڵیەک لە مۆزوعەکانە هەیە ئێستاش بە هیواین ئەم ڕێکەوتنەی ئەخیریانی تا ڕادێگەم لێڵێ نەهێڵێ بابەتی موچە و تەوتین و ناردنەوەی جارێکی دیکە نەوت ئەمانە چارەسەر بکرێت دکتۆر دێمە خزمەت جەنابەت بۆ بابەتێکی دیکەی سیاسی کاک پەیڕۆیانی بابەتی دادگای باڵای فدرالی کە باڵاترین دەسەڵاتە لە عێراقدا وای کردووە کە هەموو لایەنەکان تەنانەت زۆر جاری ژیانی سێسەرۆکایەتەکەی عێراق کۆمار وەزیران ئەنجومەنی نوێنەران ینی پەناشی بۆ بەرن ئێستا تازەترین سکاڵا ینی بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید سەرۆکۆماری عێراق تۆماری کردو لەسەر ینی سەرۆکوەزیرانی عێراق و لەسەر وەزیری دارایی لەسەر بابەتی ئەوەی کە بۆچی موچە و بودجەی هەرێمی کوردستان تەخیرەکرێت
بەنابردنی ئەم سەرۆکایەتیانی عێراقیش بۆ بابەتی دادگای باڵای فیدرالی یعنی هەر منزورەکە ئەوەیە کە ئەم دادگایە باڵاترین دەسەڵاتە و بڕیارەکانیشی تەواو یاساییە. بەڵێ بەدڵنیاییەوە جگە لەوەی تەواو یاساییە قراراتی باتە یعنی کۆتا قرارە ئەوە نییە تەعنی لێ بدرێ کە محکمەی فیدرالی هەر قرارێکی پەسەند هەر بڕیارێکی پەسەند کرد یاخۆت کە ڕەفزی کردەوە یاخۆت قرارێکی دەرکرد کە بە ناردنی موچە بۆ نمونەیەکێک لەوانە ناردنی موچە تەواو ئیتر هیچ کەسێک ناتوانێت ڕای بگرێ هیچ شوێنێک نییە بۆ تانە لێدان هیچ شوێن لەبەرەوەی ئەمان بەرزترین دەسەڵات و بەرزترین جیهەی یاساین لە عێراقدا. پێ دوان نییە ئەم باڵا دەستیەش زۆر جار گرفت دروست بکات یعنی ناحەقیەک بەرامبەر بە خەڵکی عێراق بەشێک لە پێکاتەکان بکات چکە خۆی قرار بوو ینی منزومەی فیدرالی عێراقا دەبواە ئەنجومەنێکی باڵاتر هەبواە کە هەموو سەرۆکایەتیەکان و هەموو لایەنە سیاسەکانی تێدا بە بەڵام تا ئێستا ئەو ئەنجومەنە پێک نهاتووە. ئەگەر ئەو ئەنجومەنە هەبواە ئەو باڵا دەسترە بوو لە بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی لە ڕووی یاساییەوە. نەخێر ئەم ئەنجومەنەیەکەوە با بڵێن ئەم دادگایەکەوە نوێنەری هەموو لایەنەکانی تایە و ئەمە بەرزترین ئەنجومەنی دادوەریە کەەوە دانراوە طبعاً لە خواری ئەمەوە چەند ئەنجومەنێکی تر هەیە بەڵام لە سەروی ئەمەوە نییە لەبەرەوەی ئەمە تۆ طبعاً سێ چوار شوێنی ترت هەیە بۆتانە لێدان لە ناو مەحاکمی عێراقیە سێ چوار شوێنی تر هەیە بۆ نمونە محکمەی تەمیزت هەیە محکمەی ئیستئیناف هەیە محکمەی کۆمەڵێک ینی محکمەی ئەم شوێنانە شوێنی تانە لێدانن لە قەراراتی محاکمی خواری خۆیان بەڵام لە سەروی ئەمانەوە ئەم دادگای باڵای فیدرالی دانرا کەوا لە پەرلەمانەوە هەڵەبژێردرێ بۆ ئەوەی با بڵێن هەرچەنە بە تەوافقی سیاسی دانراوە بەڵام خۆی لە ئەساسا نیەتەکە ئەوەیەکەوە هەڵقوڵاوی خەڵک بێت خەڵکی با بڵێن وڵاتی عێراق ئەم دادگای هەڵبژاردەوە چونکە نوێنەرەکانیان لە پەرلەمان دەنجیان بەم قازیانە داوە بەم حاکمانە داوە کە ببن بە ئەندامی محکمەی فیدرالی لە عێراقدا. باشە فکرەکە بەو شێوازەیە بۆیە بەرزترین پلەی هەیە لەبەر هەڵقوڵاوی ناخی خەڵکە. ئێستا لەسەر ئەو ینی سکاڵایی سەرۆکۆماری عێراق کە داوای وەزم بڕیارێکی وەلائیەکە لە دادگای باڵای فیدرالی چکە هەر بڕیارێکی پێشوەختی خۆی هەیە کە مولزەمی ینی سەرۆکوەزیرانی عێراق و وەزیری دارایی عێراقەکە کە موچە و بودجەی هەرێمی کوردستان بنێرن. داواکردنی ئەو ئەمرە وەلائیە تا چەندە لە ڕووی یاساییەوە گرنگە بۆ ئێستا و بەتایبەتی بۆ ینی پارێزگاریکردنی ئەو تەوافقەوە ئەو بڕیارانی کە خودی دادگای باڵای فیدرالیش دەریەکە بەڕاستی چکە خۆچێ بە دوواداچوونەکە بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی ئێستا تا سەرۆکۆمارێک و حامی دەستور هاتۆتە سەرخەت بۆ ئەم بابەتە. بەڵێ بە پێی زانیاریەکانی من داوای ئەمری ولائی نەکردووە داوایکی تۆمار کردووە لە سەریان کەوا ئەڵێت ئەبێت ئێوە ئیتر موچەی فەرمانبەران دوانەخەن یاخۆت دادگایی سەرۆک وەزیران و با بڵێن وەزیری دارایی بکرێت دادگاییان بکەن داوای ڕوونکردنەوەیان لێ بکەن کە هۆکار چییە ئەم تاخیرکردنە هەموو مانگێک بەو شێوازە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تاخیر ئەەکەن داوای ڕوونکردنەوەیان لێکە محکەمە ئەبێت ئەمان ڕوونکردنەوەیکی تەواو یاساییان بەدەستەوە بێ بۆ ئەوی کەوا بتوانن دیفاع لە خۆیان بکەن و هۆکاری دواخستنی موچە و بودجەی هەرێمی کوردستان ڕوون بکەنەوە کە کاتێک کە هیچ پاسایەکیان بەدەستەوە نەبوو تووشی مەسئولیەتی یاسایی ئەبن بەڕاستی هەم سەرۆک وەزیران و هەم وەزیری مالیە کە بەرپرسە ناردنی موچەی هەرێمی کوردستان. جا بۆیە ئەمر ولائی زۆر جار بۆ ئەو بڕیارانە دەردەکرێت کەوا خەریکە کاری پێ ئەکرێت محکەمە هەڵ ئەسێت بە دەرکردنی ئەمری ولائی بۆ ئەوی کەوا ڕای بگرێ بەڵام ئەمەی ئێستا ئەم سکاڵایکەوە
سەرۆک کۆماری عراق لەسەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەسەر وەزیری مالیە تۆماری کردووە بۆ داوای ڕوونکردنەوە ئەکا کە هۆکاری تاخیربوونی ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم ڕوون بکرێتەوە و لەمە و دواش تاخیر نەکرێت. باشە دەست خۆشکاک پەیڕۆ دێمەوە خزمەت جەنابەت دکتۆر تا ینی ئێستا بۆ نمونە زۆر جار ینی بڕیارەکانی دادگای باڵای فێدرالی یەخۆسە بڕیارەکە دەرچوو بە تایبەتی بە بابەتی ناردنی بودجە و موچەی هەرێمی کوردستان ینی مولزەمی سەرۆکوەزیرانی عراق و هەرێمی کوردستانیشی کرد هەردوولا کانی پابند بە بڕیارەکانی ئەو پرسیارەشم لە کاک پەیڕۆ کردیانی لە ڕووی یاساییەوە کە چێ ینی بەدواداچوونەکە بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارانە بەڵام لە ڕووی سیاسیەوە ینی چۆن ئەم بابەتە چاودێری ئەکرێ و چێ ئەتوانێت جارێکی دیکە بۆ نمونە لە ڕۆ سیاسەکەەوە زەخت بکات لە دادگای باڵای فدرالی کە بڕیارەکانی خۆی بەو شێوازەی کە دەری کردو جێبەجێ بکە بە حەقت کاکاوڕێ قوت پاوەڕ لای ئەو کەسێک کە پاری پێەیە لە عراقە واقعا وایە ئێستا عراق ینی لەبەرەوە تۆ ئێستا کێ ینی لە مووقفێکە کە بتوانێت دەسەڵات و هەیمەنی خۆی بسەپێنێت تەمان عێراقە جا تۆ تا ئێستا ینی کاتێک کە بەپێی دەستور تۆ بێت لە سا پەنجای داهاتی خاڵی سنووری و ناوخۆ و ئەمانە هەمووی تەسلیمی حکوومەتی عێراقی بۆزە 6 مانگ بوو ساڵی پار 6 مانگی ینی بەپێیەوەی کە باسکرا و بەحساب کورتێنانی بودجە هەبوو ئەوانە سەرفکراوە لەبەرەوە ینی تۆ دایمەن لە سیڕای سیاسیە بەرامبەرەکەت کە لە شوێنی قووەتایە ئەو یەت شڕوتی خۆی بەسەر توە هەیمەنەت و بڕیار لایەوە بەتایشیت تۆ پارەکە لای ئەوە ئەڵێ تۆ ئەمانەت نەکردووە و بەپێی دەستور بەپێی قانونیش حەق لای منە بە فعلی وایە ئاخر هەر لە ڕووی سیاسیشەوە جاری وا هەبووە ئەو لایەنە ینی چۆنەکو جەناب دامەژەت پێدا هەیمەنەتی خۆی زیاتر ویستێتی بە باڵادەستی دەربخات لە بەرامبەر هەرێمە نەوتەکەی وەستانی ینی ڕێکارەکانی هەموو لێگرتی لە دادگای باڵای پاریز ینی بڕیارێکی بردەوە لە بەرامبەر هەرێمی کوردستانە خۆ زۆر جاری ژانی ئەو گرفتە بۆ دروستەکە وایە نە لە ڕۆ سیاسێکەشەوە کاک هاوڕێ ئەمە سیڕاعی پێکاتەکانە تۆ 100 ساڵە شەڕەکەی ینی لە کێیەکەوە تۆ لەم شەڕەیە کە تۆ وجودی خۆت بسەپێنی لە وڵاتێکە کە پڕە لە مەشاکیل پڕە لە پێکاتی بڵێن کۆمەلگای جیاواز با بڵین و ئەوانەی کە هاتوون تەسەر حکوم دایمەن ینی بیدایەت لەگەڵ تا هاتوون دوایی وردە وردە پاشەکشیان کردووە لە دوای 16 ئیتر وەزعکە بە تەواوەتی گۆڕا 74 ئەو بوو کە ڕوویە ئیلە ئاخیری هێ و تا ئەم لەحسەیەکە ئێمە قسەی لەسەرەکەی لەبەرەوە تۆ بتەوێت کە عەربیەکەڵی ئیرثی 100 ساڵی ڕابردوو بسڕیتەوە لەوەی کە ئەو دانیشت بە عەقڵێتێکی تازەی ئەمریکی کە قسە لەسەرەوە بکە کە باز لە مەسەلەی دیموکراسی بکات یا باز لەسەر تەوافقی سیاسی بکات تەمان لە زەرریایەتی چونکە ئەو لە 100 ساڵی ڕابردووە هەیمەنی هەبووە دەسەڵاتی هەبووە سەر تۆیە ئەگەر ئەم زۆرفە سیاسی کە لەم ماوەیە کە ڕوویاوە ئەو بێدەسەڵات بوو و گروپێکی تر یا باڵم پێکاتێکی تر هاتو دەسەڵاتی گرتوتە دەست و تەبعاً ئەوی شەر بەشێک بووە لەو با بڵێن پاشخانەی پێشوو کە ئەو عەقڵێتی کە دروست بوو لە 100 ساڵە هەر بەشێک بۆ لەوە لەبەر تەوەقوعی ئەوە بکە کە بە ئاسانی نایەت تەوافقی سیاسی لەگەڵانە بکات تۆ خۆت پێش دیارت کردووە ئەڵێ من پێویستم بە تەوافقی سیاسیە تەواو لەبەرەوەی من لە ڕووی ژمارەوە لە ڕووی پێکاتەوە بچووکترم تۆ بیت نابێ بیت قراراتی خۆت فەرزکەی بەسەر بنە ئەمە ئەو تەوافق سیاسی بوو کە بیدایەت لە دوای 2023 وردە و دەفرێت لە ناو ساحی سیاسی و بڵێن لایەنە سیاسیەکان کە ئەبێت با بڵێن هەموو لایەنەکانی عێراق لەسەر ئەساسە ڕێبکەون و ڕێکەوتن و پێوشی پابەت بڵێن ئەوە لە سەردەمی بەڕەحمەت بێ جەنابی مەنجەلاو تا ئێستا لەبەرەوە ئێستا کە هاتووە پێی یەکێک لە گۆڤارە ئیکۆنۆمیکانی ئەمریکی ئێستا حاڵی حازە عێراق تقریباً خاوەنی 275 ملیار دۆلار یەدەکی ئابووریە 275 ملیار 275 ملیار یعنی تۆیت ئێستا وەکو چۆن محەممەد حەسەن هەیکەل هەیە یەکێکە لە نووسەرەکانی میسری لە کتێبێکە باسیەوە کە ئەڵێ تۆ نەتوانێت لە ئیسرائیل بیتەوە کاتێک کە ئیسرائیل هیچی نەبوو ئێستا خاوەنی نازانم
سەتا پەنجا لە کڵاوی ئەتۆمی تۆی ئێستا سڕاعی لەگەڵاکەی قەزەکە لێرە چییە؟ قەزەکە لێرە ئەگەر بێت و هەیمەنەی ئەمریکی نەبێت یاخود دەسەڵاتی ئەمریکا دەسەڵاتی غەرب لە مەنتیقەکان نەبێت و نیەتی ئەوانێژ کە نابێت گروپێک لایەنێک باڵا دەست بێ لە عێراق ئەگەر ئەمانە نەبێت بەتەکید عێراق بەێسترە طبعا يعني هەرچەند عێراق يعني پابند کراوە ئەو پارانەی کە هەیەی یاخود ئەو ئابووری کە هێتی ئێستا هەمووی لە بانقی فیدرالیە زۆر جار کە عێراق ئەگەر قاچ خواردانێ ئەڵێ وڵات دۆلار بەرز بووە ئەمانە هەمووی بانقی فیدرالی ئەمریکا بەتەکید يعني ئەمانە هەمووی تحکم فێوەکە ئەڵێ ئەگەر وانەکەی ئەوە وەکو لوبنان لێ یەکەم کە نازم $100 چەند زۆرە ملیۆنی لیرەی هێنا یا وەکو ئێران اقتصادەکەی بەتاواتی وێران کردو ئەمە شەڕی اقتصاد و شەڕی بڵێن هەیمەنەیە لەبەرەوە تۆ کاتێک کە ئەکەویتە سیراع يعني ئەبێ موقعەکەی خۆت بزانیت ڕاستە تۆ و بەفعلی واشە يعني ئەگەر ئەو پشتیوانە نێو دەوڵەتی ئەمریکی کە لە مەنتیقا هەیە لەلایەن ئەوانە پشتیوان نەکرین بەخوا بڕواناکەم عێراق ئەو نە بە ئاسانی بێت توافقی ئەفکاری یاخو فەلسفەی توافقی سیاسی لەگەڵ تویا تطبیقکە من نایەت يعني قەناعەتم نییە يعني بەڵام ئێستا ئەوەیە کە ئەبینیت کورد بەعام دەولیەن لە مەنتیقەکەیە ئەڵتەرناتیڤێکی زۆر باشە لە هەموو چاو هەموو پێکاتەکانی ترە بۆ پاراستنی بەرژەوەندەکانی ئەمریکا لە مەنتیقەکە يعني مەسەلەکە لێرەوە نیە چاومان کاڵە و يعني هەی ئەمان زۆر جوانە واقعیترامان ناوچەکەیە بەرژەوەندەکەیەتی لێمە باشترین دەست ناکەوێت بە فعلی واشە دڵسۆزی شەڕی داعشمان کرد تا ئێستا لە بەرژەوەندەکانی ئەوانمان نایەوە بۆ بە هاوپەیمانێکی استراتیجیش با بڵێن هێنمان کردوون لە قەڵەممان ناون ئەگەر لە حاڵەتێکە شیعە سونە داوایان کرد بێت کە ئەمریکا بچێتە دەر هێزەکانی ئەمریکا ئێمە موقفی خۆمان متحفظ بووە لەو مەسەلانە تا ئێستا موقفێک نەبووە لەبەرەوە مەسەلەکە لێرە ئەوەیە کە ئێمە بەرژەوەندەکانیمان پاراستووە و لە مقابلی ئەوەش توانیومانە ئەو با بڵێن پاڵپشتی و ئەو با بڵێن پشتیوانی ئەوان ینی بە شێوەیەک بێت کە با بڵێن لە بەرژەوەندی خۆمان بێ بەڕاستی لە بەرژەوەندی خۆمانە بێ و تا حدێکیش وا نەبێت ینی وا لە ئەمریکا بکە کە ملکەچی بکە بەلایانی کەمەوە مەعاشێک بنێریان دوو مەعاش بنێریان ئەوەی کە ئێستا بینێت لەم هەرا و فەرتەنەی کە ئێستا لەسەر مەعاش و ئەوەیەت و ئەوە نایەت و ئەوە ڕۆشت و ئەوە هات و ئەوە هەواڵێکی خۆش هەواڵێکی ناخۆش ینی بەڕاستی ینی خەڵکەکە تووشی بارێکی دەرونی زۆر قورس بوو ڕاست دەستخۆش دکتۆر تاج سپاس دەکەم بەڵێ کاک پێڕەوە حەزەکەم ینی دوا قسەی جەنابەت و دوا پرسیاری منیش بۆ بەڕێزت لە هەر لە ڕۆ یاسایەکەی بابەتی دادگای باڵای فدرالی بێ ئەم دادگایە پێ دوایە بەم شێوازەی کە ینی لەسەری بنیاد نراوە بۆ تەوافقی کە ینی لەسەری پێک هاتووەکو جەناب دامەژەت پێدا ینی ئەندامی سەرجەم ینی حیزبەکان و هەروەها لایەنە سیاسیەکان و هەروەها سەرجەم پێکاتەکانی عراقی تێدایە پێ دوایە بۆ داهاتووش ینی ئەم دادگایە ئەم باڵادەسی دەمێنێت یاخود تەداخولاتی زۆر جار تەداخولاتی هەرێمایەتی و هەروەها نێودەوڵەتی وا ئەکات کە لە ڕووی سیاسی و کاریگەر بێ بۆ بڕیارە یاسایەکانی ئەم دادگایە بەڵێ من وەکو ڕاوێژکارێکی یاسایی ناتوانم ئەوە بڵم کەوا هەیمەنەی وڵاتانی ئیقلیمی یاخود فشارە سیاسیەکان ئەتوانێت تەسیرات لەسەر قراراتی محکمەی فیدرالی بکات بەڕاستی ئەوە بۆ من نابێت بەڵام ڕەنگە دکتۆر تەها بتوانێت ئەو شتە زیاتر باز بکات بەڵام وەکو ئەوەی کەوا بە پێی یاسا هیچ کەسێک ناتوانێت زەختێک یان فشارێکی سیاسی بخاتە سەر ئەو محکەمەیە بۆ ئەوەی کەوا بڕیارەکاران لە بەرژەوەندی لایەنێک یەکلای بکەنەوە هەرچەنە فشاراتی زۆر هەیە لە سەریان خۆتیش ئاگداریت لە ناوکایی سیاسیای جەنابەت ڕۆژانە دۆلی ئیقلیمی یان با بڵێن لایەنە سیاسیەکانی خۆمان یاخود لایەنە سیاسیەکانی شیع و سوننا بە تەئکید فشار ئەخەنە سەر ئەو محکەمەیە بەڵام ئایا کە ئەمان بڕیارەکانیان لەژێر فشارە جێبەجێ ئەکەن یاخودنا ئەوە بابەتێکی ترە ڕەنگە بابەتەکە زیاتر سیاسی بێ وەک لە یاسایی بۆیە ئەم دادگایە بە پێی یاسا دادگایەکە کە ناتوانێت بکەوێتە ژێر
هەیمەنی هیچ لایەنێک و هیچ شوێنێکەوە لەبەرەوەی دەنگدانەکەشیان لەسەر هەر یاسایەک با بڵێن ئەفۆن دەرکردنی بڕیارەکەش لە حەوت کەس پێک دێت ینی حەوت تەوقیع ئەبێ لەسەر بێ بە ئەوەی کەوا جێبەجێ بێ کەواتە لێرەیە ئەم حەوت قازیە کە لە ئەو دادگایان ئەبێت ینی ئەگەر دوانیان ڕازی نەبن سیانیان ڕازی نەبن ڕەنگە بڕیارەکە تێنەپەڕێندرێ نەتوانن بە ئاسانی ئەو بڕیارە تێپەڕێنن. بەڵێ دەستخۆش زۆر سوپاس بۆ کاکپێڕۆ یاسین شرۆڤەکاری یاسایی کە لە سودەکانمان لە شاری کەرکووک لە بەرنامەی پانۆراما میوانمان بووی. هەروە سوپاس بۆ بەڕێز دکتۆر تا حەمەمین ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەران کە لە بەرنامەی پانۆراما میوان سوپاس بەخێر بێت. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.